بەرپرسیاریدا بەشداری کاریگەریانە لە ژیانی کۆمەڵگەدا بکەن و کەسایەتی خۆیان دروست بکەن و گەشە بەلایانی هزری و هانا علی عبدالرحمن ئەمڕۆ مەراسیمێکی ڕێزلێنان ساز بکەین بۆ ئەو قوتابیانەی کە پلەی یەکەم یان هێناوە لەسەر ئاستی قوتابخانەکەمان کە دوو قوتابیمان پلەی شەشەم و پلەی هەشتەمیان هێناوە لەسەر ئاستی هەرێم خەڵاتەکانیش گرانبەهانە کە پێشکەشیان دەکەین. من ئێستا کامەران توانیم پلەی شەشەم لەسەر ئاستی هەرێم بەدەست بهێنم بە کۆنمبرەی ৯٨. زۆر سپاسی دەستەی کارگەڕی خوێندنگاکەم و هەروەها مامۆستا دڵسۆزەکان مەکەم و هەروەها دایکوباوکم کە توانیان هاوکار بن لە بەدەستهێنانی ئەم نمرەیە. من لەو هەوڵەدام کە لە داهاتوودا لەو بارێکە خۆم خزمەتی تا ئەەکەم توانم یارمەتی ئەو کەسانە بم کە پێویستیان پێماوە هەروەها خزمەتێک بەگەل و نیشتیمانەکەم. گروپی ئافرەتین دەستمان کردو بە ئیشی دەستی شتەکان ئەکسسواراتە دیزاینی ناوماڵە نافورەی کارەباییە بۆ ئافرەت هیچ شتێ قورس نییە تابیکە هەموو کەسێک کە توانێت ئەو بەهرەی و توانایی کە لە ناخی خۆیەتی دەری بڕێ. هەرچەندێک ئەتوانێت ئافرەت خۆی ئەتیمات کاتە سەر خۆی لەو حاڵەتە هەم ئەتوانێت مەسروف خۆی بکایان ئەتوانێت یارمەتی ماڵەوە بدە یان ئەتوانێت یارمەتی مەتەلەن خوشکێکی برایەکی ئەتوانێت یارمەتی ئەوانەش بدە. نۆمین فستیواڵی فیلمی کوردی لە 1 ئاگۆستەوە هەتاکوونە 7 ئاگۆست بەردەوامە و ئێمە لەو ماوەیەدا زیاتر لە 35 فیلمی کوردی کە پێک هاتوونە لە دۆکەمنتەری لە فیلمی درێژ لە کورتە فیلم و لە فیلمی منداڵان. Ez ji Moskowayê mêvanim vira Berlînê Festîvala Fîlmên Kurdî. Ez gelek kêfxweşim me vira konsertek çêkir ji bo mêvanê festîvalê. Gelek mêvan hatine vira ji Iraqê, Kurdistanê hatine, ji Swîdê hatine, Ewropayê hatine.